تا ڕووداوەکانی 11 سپتەمبەر لە ئەمریکا ڕوویدا تیرۆر هێندە لە نێو خەڵکی ئاسایی ئاشنا نەبوو، بەڵام ئەم ڕووداوانە تیرۆر و تیرۆریستانی بە تەواوی دنیا ناسان، چونکە کەس نەمابوویدی ئەم ڕووداوە نەبیستێت و نەبینێت لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە. مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم لەبارەی چارەنووسی وڵاتان لە دوای هێرشەکانی 11 سپتەمبەر و هەروەها ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە تەواوی جیهاندا. بەڕێز کاروخۆشنا و سەرۆکی ئینستیتیۆی توێژینەوەی ئەمریکی کوردی و شارەزای کاروباری ئەمریکا لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاکاروخ زۆر بەخێر بێت. کاکاروخ، هێرشەکانی سپتەمبەر بۆ سەر ئەمریکا چی لە استراتیژی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر گۆڕی؟ بەڵێ خاتوس نور، دیارە ڕووداوەکانی 11 سپتەمبەر خەڵێکی وەرچەرخان بوو لە مێژووی جیهانی بەگشتی و استراتیژەتی ئەمریکای گۆڕی بەوەی کەوە پرایۆریتی و ئەولەویەتی کردە ئەمن و ئاسایش، واتە ئاسایشی نیشتیمانی و نەتەوەی ئەمریکا خراە پێش بابەتەکانی تری وەکو دیموکراسی و مافی مرۆڤ و بڵاوکردنەوەی هەندێک قیەم و ڤاڵیو ئەوەی کە پێی دەڵێن بەها ئەمریکیەکان. بۆیە ڕووداوەکانی 11 سپتەمبەر دەتوانین بڵین مێژووی گۆڕی، دەتوانین مێژوو پۆڵین بکەین بۆ مێژووی بەر لە ڕووداوەکانی 11 سپتەمبەر و دوای ڕووداوەکانی 11 سپتەمبەر، بەتایبەت ڕنگدانەوەی ئەم شێوازەی مامەڵەکردن لە سیاسەتی دەروی ئەمریکا و استراتیژەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆر بەدیارکەوت، چونکە دوو ڕژێمی گەورە لەم ناوچەیە گۆڕان، ئەوانش ڕژێمی ئەفغانستان و وەروە ڕژێمی عێراق کە خۆتەزانی لە 2003 وەکو کاردانەوە بۆ ئەم کارەساتەی کەوا ڕوویدا. و لەبیریشمان نەچێ خاتوس نور، یەکەم موتاری جۆرج بۆشی کوڕ یاخود جۆرج دەبلیو بۆش کە لەسەر لە شوێنی دوو تاوەرەکەی بڵین نیویۆرک وتاریدا جیهانی دابەش کرد بەسەر دوو بەرەیە، بەرەی تیرۆر و بەرەی دژی تیرۆر. بۆیە زۆربەی چاودێران دەڵێن کە ئەو کاتە جیهان وەرچەرخانێکی بەرچاوی بەخۆوەبینی و ئەمریکا بە تەواوی توانی بڵین ڕوبەڕووی تیرۆر بێتەوە. ئەگەر چی تاوەکو ئێستا ئەو دوو هەنگاوی ئەمریکا کە باست کرد لە دوای ڕووداوەکانی 11 سپتەمبەرەوەیش ئەفغانستان و عێراق بوو، بەڵام خۆتان دەزانن کە ئیدی لێەوە مۆڵگەی تیرۆریستان دەرکەوتن، بۆ نمونە هەم لە عێراق هەم لە ئەفغانستان، و دوای 20 ساڵ ئەمریکا ئەفغانستانی ڕادستی تالیبان کردەوە. ئەمە چی بوو؟ خۆی بەڕاستی کاردانەوەی ئەمریکا بۆ دژایەتیکردنی تیرۆر هەر لەسەر ئاستی سەربازی نەبوو، بەڵکو لەسەر ئاستی ئابووری، لەسەر ئاستی ئایدۆلۆژیش بوو. بەڵام چونکە تیرۆر و ئاسانیە لە ناو بچێ و ئەمریکاش بەڕاستی دوای ماندووبوونێکی زۆر لە جەنجی تیرۆرە کە نزیکەی 7,000 سەربازی لە عێراق و ئەفغانستانە کوژرا و 7 تریلیۆن دۆلاریشی بڵین تێدا سەرف کرد. بەڵام لە کۆتاییدا ئەوەی کە جێگای سەرنج بوو ئەوە بوو کە ئەمریکا بە تەواوی لە ئەفغانستان کشایەوە، کە بەڕاستی ئەمە شوای کردکەوە پرسیارێک دروست بێ لای هاوپەیمانانی ئەمریکا کە ئایا بۆچی ئەمریکا دەستبەرداری هاوپەیمانەکانی دەبێت. ئەمەش پێم وایە دوای ئەوەی کەوە ئەمریکا ناومێد بوو لە کۆمەلگای ئەفغانی کە کۆمەلگایەکی بەداخۆ دواکەوتون و کۆمەلگایەکن کەەوە دەستبەرداری زوتنەوەی تالیبان نابن کە زوتنەوەیکی تیرۆریستی و ئەمریکا 20 ساڵ شەڕی لەگەڵ کرد وەک خۆت ئاماژەت پێ کرد. بەڵام ئەمە بەرامبەر بە ئەفغانستان پێم وایە کاردانەوەیەک بوو کە ئەمریکا ئامادە نەبوو چیتر قوربانی بدات، هەم بە گیانی سەربازەکانی هەم لە ڕووی مادی. بۆیە ئەم هەنگاوی هاویش. بەڵام دواتر دوای ئەوەی کە گلەی و گازاندەیەکی زۆر لەلایەن هاوپەیمانانی ئەمریکاوە دروست بوو کە ئەمریکا ڕەنگە دەستبەرداری هاوپەیمانەکانیشی بێت، ئەوە بوو کە ئەمریکا بڵین بە شێوەیەکی کردداری شاندێکی پێکەناوە بەسەر هاوپەیمانەکانی دەگەڕا کە دڵنیایی دانێ کە ئەو هاوپەیمانەکانی جێ ناهێڵێ. باشە، دڵنیاییدا کە هاوپەیمانەکانی جێ ناهێڵە. بەڵام کاروخ، ئێستا ینی خۆتان دەزانن گۆڕانکاریەکان لە جیهاندا چۆنن، شەڕی ئەمریکا و ئۆکرانیا و رووسیا لەلایەک و یەکگرتنی چین و رووسیا و ئێران لەلایەکی دیکە ناکۆکیەکانی نێوان ئەمریکا و ئێران. پێتان وایە ئێستا مەترسیەکانی تیرۆر لەسەر جیهان بە هەمان شێوەی کاتی ڕووداوەکە 11 سپتەمبەرە؟ پێم وایە کە مەترسیەکانی تیرۆر بەردەوامن، بەڵێ، بەڵام ڕەنگە بەڕێژە و بە هەمان ئاستی مەترسی بڵین ڕووداوەکانی 11 سپتەمبەر دەبن. ینی ئێستا تیرۆر لاواز بووە و خۆتان نەزانن سەنگەری تیرۆر سەنگەرێکە کە ئێمەش بووینەتە قوربانی لە عێراق و جارێکی دیکە ڕێکخراوێکی وەکو داعش سەر هەڵناداتەوە.
ئەمە گرنگی نییە خات و سنوور چونکە شەڕی تیرۆر وەکو باسم کردنا شەڕێکی سەربازی نییە بەڵکو ئایدۆلۆژی و ئابووری و بوارەکانی تریشە بۆیە هیچ گرنگیەک نییەکەوە تیرۆر سەر هەڵنەداتەوە بەڵام لە حاڵی حازرە ئێستا تیرۆریستان هیچ پێگەیەکی جوگرافیان لە هیچ شوێنێکی دنیا بە شێوەیەکی ئاشکرا لە دەست نییە بەڵام بڵێ مەترسیەکانی تیرۆر هەر بەردەوامن لە جیهاندا بە دڵنیاییەوە مەترسی بەردەوامە و ئەمریکا خۆشی باسلەوە دەکات کە لێرە و لەوێ گروپە تیرۆریستەکان بە شێوازی پارتیزانی چالاکیان هەیە بۆ نمونە داعش لە هەندێک ناوچەی جێناکۆک لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم لێرە و لەوێ هەندێک جار چالاکیان هەیە بەڵام نەیانتوانیوە وەکو جاران مەترسیەکی ڕاستەقی نەبن بەڵام شەڕی تیرۆر بەردەوامە و ئەوانەی کە لە سنگەری ئەمریکاشن بەردەوامن لەوەی کە بتوان خۆیان تۆکمە یەک پرسیار پەیوەندیدار بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستمە بەسمە وەڵامم بیتەوە دوا پرسیارە لە گوتارەکەی خۆت خوێندمەوە کە دەڵێیت ئێستا ئەمریکا هەنگاوێک دەنێویش باڕاستەی ئاساییکردنەوەی پەیوەندی ئیسرائیل عەرەب ئەمیش بۆ دەستەبەرکردنی ئاسایش لە ناوچەکەدا پێتان وایە ئەم هەنگاوە ئاسایش بۆ ناوچەکە دابین دەکات بەڵێ چونکە پێم وایە کە لە ئێستادا استراتیژێتی ئەمریکا بە تایبەت لە سەردەمی دیموکراتەکانە کە ئێستا جۆ بایدن و دیموکراتەکان لە کۆشتی سپین ئەوان ماندوو بوون لە شەڕە بێکۆتاکان و ئێستا پشت بە هاوپەیمانەکانیان دەبەستن بۆ ئاسایشی خۆیان دەستەبەر بکەن و یەکێک لە ئەگەرە بەهێزەکان ئەوەیەکەوە بتوانن پەیوەندیەکانی عەرەب ئیسرائیل ئاسایی بکەنەوە بۆ ئەوان بتوان خۆیان ئەمن و ئیستقرار و ئاسایش بۆ وڵاتەکانیان بەرقرار بکەن چونکە ئەمریکا مەشغوڵە بە کۆمەڵێک کەیسی تر کە لەسەر ئاسی جیهان بەڕاستی زۆربەی فۆکەس و تەرکیزی ئەمریکای لەسەر ئەوانیش ڕوبەربوونی هەژمونی چین و وەکو خۆت باست کرد خات و سنوور بڵین هاوکاریکردنی ئۆکراین لە شەڕی رووسیا و ئەمریکا لەگەڵ ئەوەشە خۆی ئەم ناوچەی هەرجێ ناهێڵێت پێم وایە ناوچەیەکی استراتیژی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە هیچ شێوەیەک سیناریۆی ئەفغانستان لە عێراق دووبارە نابێتەوە چونکە پێگەی جوگرافی عێراق و ئەو ناوچەیە زۆر گرنگە بۆ ئەمریکا و هاوپەیمانەکانیش پێم وایە کە بەتەواوی پشت بە ئەمریکا دەبستن ئەمریکاش ناومێدیان زۆر سپاس بەڕێز کار و خۆشنا و سەرۆکی ئینستیتوتی توێژینەوەی ئەمریکی کوردی و شارەزا لە کاروباری ئەمریکا.